سڵاتان لێبێ بەڕێزان جارێک تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی بۆ چوونەکانتان و قسەکردن لەسەر تەوەریکی تری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ باس لە ئەو کچە کوردە ئێزیدیانە دەکەین کە لەلایەن داعشەوە ڕفێنراون لە پاشگرتنی شنگالەوە کە لەو کاتەی شنگال گیرا لەلایەن داعشەوە دەوترا زیاتر لە 500 کچ ڕفێنراون. وەزارەتی مافی مرۆڤی عێراق لە ئێستادا ئەوەی ڕاگەیاندووە کە داعش 600 کچی ئێزیدی لە تەلعفەر زیندانی کردووە و دەڵێت تا ئێستا 420 هاوڵاتی ئێزیدیش لەلایەن چەکدارانی داعشەوە کراونەتە قوربانی. دیارە محەممەد شیع سوودانی کە وەزیری مافی مرۆڤی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامنووسیدا ئاشکرای کرد کە ئەو کچە کوردە ئێزیدیانەی لەلایەن چەکدارانی داعشەوە فڕێنراون ژمارەیان 600 کەس دەبێت و لە قوتابخانەیەکدا بە ناوی ئاسار لە قەزای تەلعفەر زیندانی کراون. لە بەرامبەردا وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ڕایگەاند کە دانوستان لەگەڵ چەکدارانی داعش بۆ ئازادکردنی کچانی ئێزیدی بە باش دەزانن سەبارەت بە ئاماری دەستگیرکردنی کچانی ئێزیدی لەلایەن چەکدارانی داعشەوە لە شنگال و دەوروبەری. وتەبێژی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان محەممەد گۆمەشینی ئەوەی ڕاگەیاند کە زانیاریەکی دروستیان لەبەر دەستدانیە هەرچەندە دەزانن کە زیاتر لە 500 ئافرەت دەست بەسەر کراون و ئاشکرانەکردنی ئاماری دروست لەلایەن دەستەی مافی مرۆڤ لە کاتێکدا کە وەزیری مافی مرۆڤ ئاماژەمان پێدا ئەوەی ڕاگەیاندووە کە 600 کچی کوردی ئێزیدی لەلایەن داعشەوە فڕێنراون. و لە سەرەتای مانگی ئایاری ئەم ساڵەوە چەکدارانی داعش توانیان قەزای شنگال و دەوروبەری کۆنتڕۆڵ بکەن کە بەو هۆیەش دەیان هەزار هاوڵاتی ئێزیدی ئاوەرە بوون. محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ئاماژەشی بۆدا کە بارودۆخی ئێستا زۆر هەستیارە و ئاشکراکردنی ناسنامەی ئەو کچانە زەحمەتە، بەڵام بە دوواداچوونی جددی بۆ ئەو کێسە کراوە. ئەوەشی ئاشکرا کرد کە لەسەر ئاستی نێودەوڵەتی کار لەسەر چۆنیەتی ڕزگارکردنی ئەو کچانە دەکرێتەوە پێشنیازی دەستەی مافی مرۆڤ وە لەگەڵ کۆمیسیۆنی پەنابەرانی سەر بە نەتەوەی گرتوەکان و باسی لەوەش کرد کە پێویستە یاخود بە پێویست زانراوە کە ئەگەر بە دانوستانیش بێت لەگەڵ ئەو چەکدارانە گفتوگۆ بۆ ڕزگارکردنی ئەو کچانە بکرێ. ئەمڕۆ ئاماژە بە ئەوە دەدەین کە وەک پرسیار دەکەین بەڕێزانەوە قسەی سەرکەن کە چی بکرێت بۆ ئەوەی کە کچە کوردە ئێزیدیەکانی شنگال ئازاد بکرێن کە ژمارەکەیان تا ئێستا بە دروستی نەوتراوە چەندە، بەڵام زیاتر لە 500 کچ فڕێنراون لەلایەن داعشەوە و چی بکرێت لەوەی کە ئەمانە ئازاد بکرێن کە ئێستا وتەبێژی دەستەی مافی مرۆڤ دەڵێت دەکرێت بە دانوستان. ئێمە دەزانین کە لەم هەفتەیەدا خۆت هەفتەی داهاتوو پەرلەمانی کوردستان دانیشتنی ئاسایی خۆی ئەنجام دەدات تا ئێستا زانیاری لەبارەی ئەو راپۆرتانی کە ئامادەیان کردووە ئاشکرا نەکراون. چی بکرێت بۆ ئەوەی بە زووترین کات ئەو کچانە ئازاد بکرێن و چیتر بەو شێوەیە وەک لە زانیاریەکان داهاتووە زانیاریەکانی وەزارەتی مافی مرۆڤی عێراق ئەم کچانە ئەشکەنجە دەدرێن ڕۆژانە لەلایەن داعشەوە لەلایەن چەکدارەکانی داعشەوە لە کاتێکدا لە ئێستادا چەند ناوچەیەکی ناوچەدا بڕندراوەکانی هەرێمی کوردستانیش بەدەست داعشەوەیە. چی بکرێت لە کاتێکدا کە ئێستا پێکدادانەکان لەگەڵ چەکدارانی داعش بەردەوامە، بردومانەکانی فڕۆکە جەنگەکانی ئەمریکا و عێراق بەردەوامە، چی بکرێت بۆ ئەوەی بەبێ زیان ئەم کچانە ئازاد بکرێن و ئەگەر بە دانوستانیش بکرێت ئێوە پێتان وایە ئەمە چارەسەر دەبێت کە بە دانوستان لەگەڵ چەکدارانی داعش ئەو ژمارە کوردە ئێزیدیە ئازاد بکرێن. لە فەیسبوکەوە بەناوشانی facebook.com/naliatv بۆ چوونەکانتان دەخوێنینەوە و ڕاستەوخۆ دەشتوانن لە ڕێگەی ڤیدیۆسکای بۆ لەگەڵماندا بەشدار بن. هاوکار لە هەولێرەوە یەکەم پەیوەندیمان ئەم کاتت باش کاگاوکار. ئەم کاتت باش کاکشان باسی زۆر سپاس فەرموو کاگاوکار. سپاس کاکشان وەڵامی تەوەرەکە لەسەر پێشمەرگەیە. ببوورە کاگاوکار ئەگەر بکرێت بە کورتی پەیامەکەت چییە بۆ ئەوەی لەسەر تەوەرەکە قسە بکەین کاتەکەمان زیاتر بۆ تەوەرەکە بفەرموو. ئەمە لە بەرگری لە سەرداینە ئێستا موچەکەمان هاتیە موچە 500,000 خۆدان ئیجاد تەلەفۆن دەکات لەلێ 300,000 هاتی ئیجادمانە. ئەم داوا لە سەرۆشی حکوومەت دەکەم، سەرۆشی هەرێم دەکەم، سەرۆشی پەرلەمان دەکەم ئەرەکشی بدۆ لە هەرزی پێشمەرگەدانە موچەی پێشمەرگە 500,000 ئەمداین بدە ئیداریان بدێنێ. بەڵێ کاگاوکار زۆر سپاس بۆ کاگاوکار لە هەولێرەوە. ساماڵ هەر لە هەولێرەوە ئەم کاتت باش. سپاس دەکەین کاک ساماڵ. وەڵامی من بەدەستەدەم تەوەریتەوە تقریبا 270 دەوڵەتێک لە هەموو جیانە ئەم داعاشی کەوا دروست بوو ئەم داعاشە
كاتي خوي ما الإسلام كان ومازو شو دخول مسلماني مسيح هم ضيف ما يقول إسلام كاتي خوي حديث كان على إمامي علي شمشيري يقدر يجي نقبلني يا زلمة كاك ساما با تفسيري جواز نكين بو او شتا عيني انا با لسرتو ركا قصب كين جنابت وكو مسيحيك وكو هاولاتيك چه پێش نیازێکت هەیە بۆ ئەوەی کە بە زووترین کات ئەو شتانە ئازاد بکەن فەرموو ئەم مەلاکانی لە مزگەوتە خودبا دەنداسی شەڕە شمشێرەکانی زوو نەکەن کۆنەپەرستی کاک ساماڵ با لە تەورەکە لا نەدەین سپاس بۆ پەیوەندەکەت سپاس بۆ کاک ساماڵ لە هەولێرەوە لە فەیسبوکەوە سەبارەت بە تەورەکە مەریوان مەحموود نووسیوێتی لە جیاتی هێرش بکرێت بۆ سەر مووسڵ کە قازانجی بۆ عەرەب هەیە با هێرش بۆ شنگال بکرای ئێستا ئەو ناوچەیە ئازاد دەکراوە دەڵێت ئەمە کە خاکی کوردستانە. مستەفا لەگەڵماندایە لە گەرمیانەوە ئەم کاتت باش کاک مستەفا. ژیان باش کاکی گیان دەستخۆشی بەرنامەکە. زۆر سپاس دەکەین فەرموو کاک مستەفا. تەوەرەکە چی مامۆستا گیان دەکەن؟ تایبەتە بە پرسیارێکە چی بکرێت بۆ ئازادکردنی کچە کوردە ئێزیدیە فڕێنراوەکان لەلایەن داعشەوە؟ دەستخۆشی بەرنامەکە پێشەکی داوام لە سەرکردنی سیاسی کوردەکان میام هەڵێت بەزان بەس هەر عەرەبێک هەر عەرەبێک بێت هەمووی دشت کوردە داوا لە حکومەت هەرێمی کوردستان کە باڵانەی کە هاتوون هەر ئەختیار دەڵێن بیست ئەفرەتی کاک مستەفا بەباشی گوێمان لە دەنگت نییە ئەگەر پەیوەندی بە شوێنەکەەوە هەبێت. کوردەکەم بەڵێ نەبێ بەرامبەر عەرەبەکان هەر ئەختیارێک بیست ئافرەتی هاوڵێ لەگەڵ خۆیان عایلەی داعشەکانن عایلەی داعشەکان خۆیان هاتوون بەلایەن هاوڵێ بەر کوردستان پیاوەکانیان بەرامبەر پێشبەرگەکان کوردستانە جەنگێ داوای لە سەرکردایەتی کوردەکەم. بەڵێ کاک مستەفا سپاس بۆ کاک مستەفا لە گەرمیانەوە. محەممەد لە کۆیەوە هیوادارین بەڕێزان زیاتر لەسەر تەوەرەکە قسە بکەین. کاک محەممەد لە کۆیەوە ئەم کاتت باش فەرموو کاک محەممەد. هەموو کاتێکت فەرموو کاک محەممەد. هەموو کاتێکت کاک محەممەد من گوێم لێتە فەرموو. گوێت لێمە ئێستا کاک محەممەد. خۆشی بەردامەکە لێ دەکەم. سپاس دەکەم فەرموو. بەڕاستیانی ئەو کردوانەی کە داعش کە دەوەتی زۆر ناشرینە بەرامبەر بە موسڵمانان ئەوانە زیاتر دەیانەوە موسڵمان لەسەر ئەوروپیەکان خاستان لەو شوێنانەی کە موسڵمان ڕوو لە زیادبوونە دەیانهەیە ناشرین بکەن بەڵام کە ئەو 600 ئافرەتی کەگرتی پیشانی ئێزیدیەکان بەڕاستی منەوە پارتی بەتاوانبار دەزانم لەبەر ئەوەیە گەر پارتی دێت و شوێنەکانی چۆڵ نەکردایە ئێستا شەنگەرە و تووشی ئەو ڕوبەڕوو ئێستا کاک محەممەد ئێستا چی بکرێت بۆ ئەو پرسیار؟ سپاس بۆ پەیوەندەکەت لە فەیسبوکەوە ئالانی ئەلەند لە بریتانیاوە نووسیوێتی سەرەتا زۆر بەداخم بۆ ئەو ڕووداوە بەڵام بە بۆچوونی من وا باشترە لە ڕێگەی سونە مەزهبەکانی حکوومەتی ئێستای عێراقەوە قسەی لێ بکرێت چونکە چەند ڕۆژێک لەمەوبەر سونە مەزهبەکان ئاگاداری کابینە تازەکەیان کردەوە کە ئەگەر سونە پشتگوێ نەخرێت لە حکوومەتی داهاتوو ئەو کاتە کێشەی داعش چارەسەر دەکەین. سەباح لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سەباح. بەڕێزی برای زۆر دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم. سپاس دەکەین کاک سەباح فەرموو. هیوادارین حەلی ئەوەی زیاتر نییە بە زووترین کات پێشمەرگەی بەری بە یارمەتی هێزە ئاسمانیەکانی ئەمریکا و یەک حەلی ئاخر حەلیتی کەەوە پێشمەرگەی هێرش بەریت و داوسانە ئازاد بکات و ئەو کە سوکارە برایەکە برا خوشکەکانی شنگالمان ئەوەل بگرنەوە بەس ئەمن هەندێک زانیاریم هەیە کەمە بە سنووری وی ئەمە لە گوندشینی پێ کاکەی لە سنووری مووسڵەوە نێزچین زیاتر لە 5 گوندی تورکمان نشین هەنا لە حدودی بینی گوێ ڕمووس معلوماتمان وەرگرتێ زیاتر لە 30 کچی تورکمان نشین بەڕێزیان عەرەبن و شیعەنە زیاتر لە 30 ئافرەتیان لە ئامردیە. بەڵێ بەڵێ سپاس بۆ کاک سەباح لە هەولێرەوە دیارە لەو بارەیەوە
سەبارەت بە دۆخی دانیشتووی ناحی ئامەرلیش وەزیری مافی مرۆڤی عێراق ئەوەی ڕاگەیاند کە زیاتر لە 65 ڕۆژە لەلایەن چەکدارانی داعشەوە گەمارۆ دراون و لە دۆخێکی زۆر کارەسەتباردا دەژین. هەروەها وەزیری مافی مرۆڤی عێراق ئەوەشی ڕاگەیاند کە جگە لەو کچە ئێزیدیانە کە وەک ئاماژەی پێداوە ژماریان 600 کچە 75 کشی شیعە و 15 کچی ناوچەی بە حیراتی باکووری بابلیش لە ئەو قوتابخانەیە کە قوتابخانەی ئاسارە لە قەزای تەلافەر لەوێدا زیندانی کراون. سەلاح لە کەلارەوە ئەم کاتت باش کاک سەلاح. فازڵ لە کەلارەوە زەحمەت نەبێت. ببوورە کاک سەلاح؟ کاک فازڵ فەرموو کاک فازڵ. کاکیان ئەم کاتت باش. هەموو کاتێکت باش. گیانە من ئەوەیە پەیوەندی کرداوە بکەم کە یەکێکی خەریب ئەگیرێت لە جۆلەکان عالەما هەموو شتێکی بۆی تەرخانەکرێت کە ئەو کەسە ئەنقاز بکرێت ئەو کەسە دەربێنن لە چین ئەو داعشانە لە چین ئەو خوێنەشانە هەموو شتێکی پەروەردە ئەکەن کە بکرێت بەس کە ئابوایە پێشمەرگە ئەوایە ئەو جەرئەت ئەو قووەت و ئەو خدمەتی هەیەتی ئەمانە بیگرن کاکێکیان بڕوان یعنی فیدایی بکەن ئەو کچانە ئەو خەڵکە لە دەست ئەو دژمنانە دەربێنن بۆ ناتوانن قووەتیان نییە خەڵک ناتوان ئەو شتە بکات پێشمەرگە ناتوانێت ئەو شتە بکات بەڵێ ئەتوانێت بەس ئیرادەدان کە ڕێباهم بێتەوە کاتەکانمان وانین کاتەکانمان ئەبێ ساتە وەکو تەیارەت دابەزێتە ناویان برای بەڕێزم هەڵیان گرێ وەکو چۆن هەنەگرێتەوە ئەو پێشمەرگانە جیان لە شاخ بوون ئاهاتن خەڵک دەرەکردن لە ناو ماڵەکەی خۆی ئێستا ناتوانن بڕۆن ئافرەتەکان لە شوێن شارەزان لە شوێنەکان بێرن بە فیدایی بڕۆن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەر لە کەلارەوە سەلاح لەگەڵماندایە ئەم کاتت باش کاک سەلاح. ئەم کاتتان باش. سپاس دەکەین فەرموو کاک سەلاح. بێزم بۆ حاڵەتوە دوورێکە چارە هەیە. بەڵێ. لە هەموو شوێنێک دی لە گۆڕێتەوە خۆوانە خەڵکێکن وەحشیگەرانە تەعاملەکەن تەفاهمیان نییە نوێنەریان نییە حکوومەتێکی ڕسمینی تاوەکو بڵێ تەفاهمیان لەگەڵا بکرێ مەفۆزاتیان لەگەڵا بکرێت ئەمانە ئەتوانین ڕێگە چارێک ڕێز عەشرەتەکان کۆمەڵێکیان بان بکرێن ڕێز عەشرەتەکان کاتێک داعش هاتە ڕێز عەشرەتە عارەبەکان مەبەستمە کاتێک داعش هاتە عێراقەوە لە ڕێگەی مقسەوە هەموو ڕێز عەشرەتەکانی عارەب داعشیان بە نوێنەری خۆیان زانی بە باڵی عەسکەری خۆیان زانی و بە ڕاپەڕینیان زانی پیانیان مەبەستت ئەو کۆمنە بوو کە دواتر بڵاو کرایەوە لە پارێزگای ئەنبار کاک سەلاح. بەڵێ بەڵێ ئەتوانن ڕێز عەشرەتەکان بنێرن لایەن و ئیساکە ڕێز عەشرەتەکان لە مفۆزاتان واتە پێت وایە کاک سەلاح هەمان قسەی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی کوردستان کاک سەلاح هەمان بۆچوونی وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانە هەیە کە لە ڕێگەی دانوستانەوە دەکرێت ئازاد بکرێن. ئەوە حاڵەتێکی زۆر باشەویش لە ڕێگای ڕێز عەشرەتەکان و ئەکرێت و چکم ڕێز عەشرەتەکان ئەتوانن کاریگەریان هەیە لە سەیان و ئەتوان کوتیان لەگەڵا بکرێن. سپاس بۆ کاک سەلاح لە کەلارەوە سپاس بۆ پەیوەندەکەت. بارزان لە کەڵەکچیەوە سڵاو لێبێ کاک بارزان. سپاس دەکەین ئێوارەت باش فەرموو. برای بەڕێزم با ئێمە بەگشتی قسە بکەین وەکو هەوڵاتێک خۆمان من ڕێز ئەحترامم بۆ ئەحزابەکان و بەرپرسەکان من نامەوێت باسی ئەمەی تاوانبار بکەم ئەم حزبی تاوانبار بکەم خۆمان ئەمزانین کام حزب دەسەڵاتی هەیە و کام حزب تاوانبارەوە پلەی یەکەم بەس لێرەوە من ڕێز ئەحترام بۆ هەوڵاتەکانی کە پەیوەندی پێکانەوە ئەکەن ئەمڕۆ کە بە تۆ بڵێ ئێمە بچین بۆ جەنگ و لەگەڵ داعش جەنگ بکەین لەم موقع و لەم حاڵاتە ئەمە شتێکە مەحاڵە سەر ناگرێت ئەگەر ئێمە بمان ئەوێ ئەو ئافرەتەکانی گرانە لە دەستی داعشن بمان بە خوشک و کەس و کاری خۆمان بیانزانین بە کوردیان بزانین ئەمڕۆ کە ئێمە بەدیل هەیە برای بەڕێزم بەدیل زۆرە بۆ نمونە بەسیترین شت لێرە تۆ سنەکان من بۆ پڕ ڕێز احترام سنەکان سەتان نەوەتی هەموو داعش نەگە داعشەکانە ئێمە من وەکو ناو لە شوێنێکم تۆتێک نێزکم لە مۆسڵەوە لە قەزای شێخانم یعنی ئەو سنەکان خۆیان بوونە بە داعش هەر هەمویان تۆ بۆ نمونە بەسیترین شت ئەگەر تۆ بەدیلیان بدەیەوە دڵنیا بە ئەوانە هەموو ئازاد دەچێن ئەمە یەک لەلایەکی ترەوەش هیوادارم تۆزێک کاتم پێ بدرێ بە ئەو قسەشتەوە بە کورتی کاک بارزان لەلایەکی ترەوەش ئەگەر بەمەش چارەسەر نەکرا تۆ تەنی چەند سنێک ببوورە تۆ تەنی چەند سنێک یعنی دەستگیر بکەیت بە بەسیترین شت ئەو ئافرەتانە ئازاد دەچێن بەڵام ئەگەر تو بڕێ بە جەنگ ئەمە
جی بڕوانەکەم جی بەڵێ کاک بارزان سپاس بۆ پەیوەندەکەت خۆزگە لە کەرکووکەوە بەڵێ ئێوارەتان باشکەم شوم سپاس دەکەین ئێوارەت باش خۆزگەخان دەستخۆشی تەوەرەکە لێکەم سپاس دەکەین فەرموو بەڕاستی تەوەرێکی جوانە بەڵێ من بۆ خۆم وەکو ئافرەتە پشتگیری لەوە ئەکەم کە ئافرەتی ئێزیدیش کچانی ئێزیدیش هەر وەکو ئێمە وایە لەگەڵ ئێمە مەسەڵەکان جیاوازە بەڵام بۆ تەوەر هەم بژاردراوە لەسەر ئەوەی کە کچە ئێزیدی ئازاد کرێ بەڵێ من لەگەڵ ئەوەیان لەبەرەوەی خۆم ئافرەتم بەڵام بۆ ناکرێ چەندین دیلی خۆمان لەبەر دەستی داعشدا ئێمە فەرموو ئەمڕۆ مانگێک و 15 ڕۆژە زاوایەکمان تا ئێستاکانە چارەنووسینا دیارە بۆ ناکرێ لە ڕێگەی کەناڵەکان ئێوەوە یان لە ڕێگەی هەرۆکی هەرێمەوە ناکرێ یعنی ئەوە بکەن کە ئەمان چەندی داعش لای ئێمە هەیە چەندی ئێمەش لای داعش هەیە ئێمە فەرمەوەتانی زاوایەکمان 2 مانگ و 5 ڕۆژە بزرە بە خۆی کتێکە کتێکی هەیە عنی ناکرێ لەسەر ئەوە قسە بکرێ عینیان ینی بۆ لەسەر کتی ئێزیدی قساترێ بۆ لەسەر پێشمەرگی خۆمان قسە ناگرێت تا ئێستاکانە زاوایەکمان چارەنووسی نادیارە بەڵێ من داواکەم لە ڕێگەی کەناڵەکەی ئێوەوە داوا لە سەرۆکی هەرێمەکەم چەند دیری ئەوان لای ئێمە هەیە هیوادارم لەو بارەیەوە قسە بکرێ باشکم ئەو زاوای ئێمەش ئازاد دەکرێت سپاس بۆ پەیوەندەکەت ئەدریس لە دهۆکەوە ئەم کاتت باش کاگریس ئەم کاتتان باشکە شوان سپاس فەرموو کاگریس دەربارەی بابەت هەبریکیان دەستخۆشی لەوەتکەن زۆر سپاس ئەم هیوی دارین ئەف گروپ داعش بێتە هۆشاخۆ و وان کچە ئازاد بکەن ئەوە جێڕێ ڕەشی و شەمزەریە بووانە ویشکی رفتارێتکەن گەل خەکێکی ئەو سەردەمی هەست ئەو سەردەمی سەربە چووی ویشوی رفتارێتکەن ئەم توندی ڕسوا و شەمزارکەن وی گروپ هەنێ ئەم بێژین ئەگەر پۆستەی چەند هۆزێت عەرەبە ئەوێت کو کارتێکردن سەر داعشە هەی بوێڕێکی حکومەتە هەرێمێل گەل ئێزیدیت طبعا میر تحسینی وانا یعنی کارتێکردنێکی سەرکەن یانجی پۆستەی مادی ئەگەر وەزە دیارە ئەم گروپ هەنێ داعش گەلێک 8 پارەی کردن ئەگەر شان دا بیتن هر چند پاره ببیتن اوان که چطور نوید بدیل گرتین بین بردان برانبری چند پاره که بیتن از بیجم ده کارتی که نخواه بیت یعنی که برانبری وان اندامتوان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمچەماڵەوە ئەم کاتت باش کاک سەرتیب هەموو کاتێکی باش برای گەورم دەستخۆشی ئەو تەوەرە لێتەمەر بژی تۆ زۆر سپاس کاک سەرتیب فەرموو برای بەڕێزم ئێمەی کورد اینجا کەی ئەنفال نەکراوین لە قەڵاو سژنی نوگرە سەلمانەوە اینجا بۆ قەڵای تەلەعفەر ئەوەتی خوا ئێمەی دروست کردەوە هەر بەم شێوەیە ئەنفال کراوین تاوان کراوین و زوڵممان لێکراوە ئێستاش بۆ ڕزگارکردنی ئەو خوشکانەی ئێمە لە قەڵای تەلەعفەر پێویستە هەمومان ئەوەی توانای شەڕ و هەڵگردنی چەکمانەیە هەر هەمومان جێگاکانیان دیاری بکەین بە شەڕیش بێ هەمویان ڕزگار بکەین لەبەر ئەوەی شەرەف و ناموسی ئەمن کاکە گیانەوە کاتی خۆشی کچی چیترایان هێنا و پاڵەوانێکی ئەو سەردەمە بۆ خۆی لە خۆی مارەکەن برای بەڕێزم ئەمەیە تا ئێستا دوومانە شەڕە ئیسرائیل لەگەڵ فەڵەستینە ئافرەتێکی فەڵەستینی نەهێناوە ئەنفالی بکە یا سژنی بکە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەم ناعەدالەتی و لەگەڵ ئەم نامرۆیی و لەگەڵ ئەم مرۆڤایەتی و نائینسانیە کە بە ناوی ئیسلامەوە لە سەرەتای دروست بوونیانەوە بەرامبەر بە ئێمەی کوردی بسڵمان و خواناسەکەن ئەمان چەوسێنەوە هەر جاری بە ناوێک و بە دروشمێک بە ناوی جیهاد و بە ناوی خلافەتەوە. سپاس بۆ کاک سەرتیب لە چەمچەماڵەوە لە فەیسبوکەوە ئەحمەد خەیڕوڵڵا وەک نووسیوێتی لە خەلەکانەوە تێبینەکەی نووسیوە دەڵێت من هیوادارم بە زووترین کات هەڵ بدرێت شنگال ئازاد بکرێت بۆ ئەوەی زیاتر کچی ئێزیدی نەبێتە قوربانی دەستی داعش چونکە ئێستاش ژمارەیەک ئێزیدی لە ناو شنگالدا ماون و نازانن چی بکەن و چاوەڕی ئازادکردنن چرکە نووسیوێتی ئەمە ئەرکی سەرشانی سەرۆکی هەرێمە کە بەڕسمی لە کەناڵەکانەوە داوای ئازادکردنیان بکات و هیچ هەڵەیەکیش لەوە نابینم کە سەرۆک ئەوە بکات ئەوات لە هەولێرەوە ئەم کاتت باش فەرموو کاگاوات کاکەشان پێشەوەی کار بکرێت بۆ ئازادکردنی ئەو ئافرەتە و کچە کوردانە جێخۆیەتی بە ئاشکرا هەموو ئەو فەرماندە سەربازیانەی کە بەرگەی شەعاتی داعشیانەکە خیانەتیان بۆ خەڵکە و بەگەلی کوردیش کرد بە ئاشکرا لە دادگایەکی ڕۆن سزایەکی تون بدرێن چکە بەڕاستی ئەمە خیانەتیان نەکرد بە شنگال بە هەموو گەلی کورد کرد بە هەر فەرچەی کوردستان کرد چۆن دەکرێت هێزە کاکە گیان تا دوێنێ دایان بوو ئێمە دەوڵەتی کوردی ڕادەگەنین تۆ دەوڵەتی کوردی ڕادەگەنی بەڵام بەرگەی شەعاتی داعش ناگەی چاوەکەم کاک ئاوات لەو بارەیەوە لەسەر ڕووداوەکانی شنگال بە پێی زانێرەکانی NRT
فەرماندەیەکی پێشمەرگە و بەڕێوەبەری ئاسایش دەستگیر کراون کە ئەمە لیژنەیەکی تایبەتی سەرۆکایەتی هەرێم پێکێنراوە بۆ بەدواداچوونی ئەو پرسە. چی دەڵی لەوبارەیەوە؟ چی دەڵی لەوبارەیەوە فەرموو؟ کاتەکەم ڕۆیە کاتەکەم شتێک بۆ من پرسیارم کرد کاتت دەدەینێ فەرموو کاگاوات. گوێ لە پرسیارەکەم بوو. ئێمە دانی چۆنە ئێمە هەموو ئەو شتانی کە بە فەرمان دێ باجی هەڵەکانی سەرکردەکانی خۆمانە دەیگەن یعنی شتەکان و خۆ ناخوێنەوە. من پێشمەرگەم من پێشمەرگە دەزانم قارەمانە ئێمە بەرگری هەموو شتێک دەکەین بەڵام کاکە گیان ئێمە چەندی ساڵ هاوار دەکەین دەڵێن ئێمە ئەو توانایی دەوڵەتانمان نییە کاکە داعش بەتەنیا نییە هەموو وڵاتانی عەرەبی و کاکی دۆستی تورکیاش کە ناڵێ خواردن و هاوکاریەکەت بۆ کوردستان دێ کە بە دۆستی خۆی دەزانێ ئێمە هەموو دەڵێن کاکە دوژمنی سەرسەختی کووردا بەڵام حیزبێک دەڵێن نەخێر ئەمە دۆستە وەکو چۆن کە بە داعش دۆستە و بەڵێ سپاس بۆ کاک ئاوات لە هەولێرەوە جەزا لە لەندەنەوە ئەم کاتت باش کاک جەزا. ئەم کاتە بەشگرا دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم فەرموو. بە تەوارەکەت من پێم وایە لەگەڵ گروپی تیرۆریستی داعشا هیچ گفتوگۆیەک سوودی نییە لەبەرەوەی ئەوان هیچ کەسێکیان نییە نوێنەرێکیان نییە کۆمەڵ باشە کاک جەزا کاک جەزا هەر لەسەر قسەکەی تۆ ساڤۆ ئاسۆ لە فەیسبوکەوە لە بەریتانیا و نووسیدی پێویستە بە دانوستان بێت چونکە بەهێز و چەک گومانی تێدا نابێت کە ئافرەتە دەست بەسەرکراوەکان دەکوژرێن. بەڵێ ڕاستە من لەگەڵ ئینەکەی کاک ئەلندام بەڵام ئایا من پرسیارێکەکەم ئایا نوێنەری داعش کێیە ئەوان کۆمەڵێکن هەر کەسوو لە وڵاتێک هاتووە یەکێ خەڵکی ئەلبانیایە یەکێ خەڵکی چیچانە یەکێ عەرەبی سعودیایە یەکێک لە بەریتانیاوە هاتووە ئەوانە کۆمەڵێکن وەکو مافیا وەکو چەکەوان ئجا ئایا ئەگەر حکوومەتی هەرێم بتوانێت تەفاوم لەگەڵ لایەنە سونەکانی عێراقا بکات لەو ڕێەوە باشە بەڵام بە شێوەیەکی تر حکوومەتی هەرێم پێم وایە بە هێرشکردنە سەریان ئەتوانێت ئەو کارە جێبەجێگا ئەژینا من وای نابینم ئەوان نمونە شەر ئەوەیە کە ڕۆژنامە نووس. سپاس بۆ کاک جەزا لە لەندەنەوە وەنەوشە لە سلێمانیەوە ئەم کاتت باش وەنەوشەخان. ئەم کاتەوە باش کاکشوان زۆر سپاس دەکەین فەرموو. دەستخۆشی ئەو تەورە جوانە و لیەکەم سپاس دەکەین وەنەوشەخان. کاکە ئەزانیتی ئەمە ئەگەر ئەمانە خۆیان بە ئیسلام و بە موسڵمان ئەزانن بۆ ناچن فەڵەستین بزیارکەن ئەمانە قەت ئیسلام نین اینجا لەگەڵ ئەوەشە ئەمەوێت جوابی ئەو خوشتە بمەوە کە لە کەرکووکەوە پەیوەندیگرت کە ئەڵێ پیلەکانیان ئازادکەن بەڕای من ئەڵێم پیلەکانیان بگرن لەناو بەردەجی سەراب بە تێزاب و بە بەنزین بیان سووتێنن بۆ ئەوەی وا بترسن کە جارێککە نەوێرە بێنەوە ئەم وڵاتە قەت لەگەڵ ئەوەیان نەبن کە ئەو دیلانە ئازاد بکرێن ئەبێ هەرچیەکیش بێت پێشمەرگە وا خۆی قایم بکاتەوە حتا ئەتوانن تا بتوانن ئەو هینانە یەزیدیانە ئازادکەن و خوشتە یەزیدیانە ڕزگاکەن دەردەستی ئەو بێنام و شوشتە ڕاڵکیسانە ئەوانە ئەسڵان هەر ئیسلامی ناوی ئیسلامیشیان ناشرین کردو ئەوانە ئیتر زۆر سپاس و دەستخۆشی تەوەرەکە دیەکەم. سپاس بۆ وەنەوشەخان لە سلێمانیەوە بەڕێزان وچانێک و بۆ چوونەکانتان وەردەگرینەوە. دووبارە سڵاتان لەبێ وەڕێزان جوتیار لەگەڵماندایە لە هەڵەبجەوە ئەم کاتت باش. ئەم کاتەوە باش بەڕێزم. سپاس کاک جوتیار فەرموو. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم زۆر سپاس دەکەین. لەسەر بەداخەوە پەیوەندەکەی پشڕا لە فەیسبوکەوە سەبارەت بە تەوەرەکە کۆرش خاتری نووسێتی بەڕای من لەبەر خاتری ئەوەی کە دەڵێت ئەزیدیەکان سەر بە نەتەوەی کوردن حکوومەتی رێم لەژنەیەکی بۆ پێک بهێنێت بۆ وەرگرتنی ئەو کچانە ئەوانە بە تەنها شەرەفی ئێزیدیەکان نین بە تەواوی شەرەفی هەموو کوردن. فاتمە لە سلێمانیەوە ئەم کاتت باش فاتمە خان. ئەم کاتی تۆشان کاکتوان زۆر سپاس دەکەین. سپاسی کارمەندای. سپاس دەکەین فاتمە خان. بەڕاستی ئەمە ئەرکی نەک حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا بەڵکو ئەرکی هەموو وڵاتانی ئەوروپاشە چونکە ئافرەت هیچ دەسەڵاتێکی نییەکەوە هەر کەسێ بیفڕێنێ بۆ مەبەستی خۆی بەکاری بێنێ یاخود بیفرۆشێ بە وڵاتی سیکاییان بیکوژێ یا هێشتە یعنی ئافرەت تەکی دەستی گریانە هیچ دەسەڵاتێکی نییە دیفاع ناتوانێ بکە بەڵام ئافرەتی ئازادشمانەیە دیفاع بکە و بتوانێت بەرەنگاری دوژمنەکەی بێتەوە بەڵام بەداخەوە لەم ڕۆژە هەر کە ناوی داعش ئەبین و لە تەلەڤیزیۆنە ئەیبینی تەلەڤیزیۆن ئەکوژێتەوە زۆر کەسێ زیڕەی کردو لێ ئەتەستێلێ هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خوشکانەی کەوە ڕستێنراون لیژنەیەک پێک بێنێ ئەگەر لەگەڵ وڵاتانی ئەوروپا بتوانێ هاوکاریان بکە ئەگەر نەفرۆشرا بن بە وڵاتانی تر
وەکو ئەبیستێڵێن ئەیانفرۆش بە میسر و بە سووریا و نازان بەکوێ بەکوێ و بە زۆر وڵات ئەتوانین دیزنەیەک پێک بێنن بۆ وەرگرتنەوەی ئەو ئافرەتانە بە شەرتێ کە بتوانێت لە باتی ئەو دیل بەدیل بەڵام بەداخەو بەڵێ سپاس بۆ فاتمە سلێمانیەوە بەڵێن تاها لە فەیسبوک و نووسیوتی بەڕاستی ئازادکردنی ئەوان زۆر گرنگە بەس لەوە گرنگتر سزادانی ئەوانەیە کە خیانەتیان کردووە بەڵام بە یارمەتیدانی وڵاتانی دەرەوەی هەرێم زۆر گرنگە بۆ ئازادکردنیان ئەگەر لەلایەن داعشەوە نەکوژرا بن. پۆڵا لەگەڵماندایە لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک پۆڵا. سڵاو لە تۆ ڕێز و خۆشەویستی بۆ بینەران و دەستخۆشی لە یەکەیەکەی پێشمەرگە قارەمانەکانی هەر چاتای کچەی کوردستان. بەڵێ بەداخەوە مێژوو ئەوەی بۆمان سەلمان تا حزبایەتی مابێ کورد ئاسوودە نابێ تا عەرەبێک مابێ ئاشتی لە جیهان بەرقەرار نابێ بەداخەوە دەبوایە باز لە پێشکەوتن و حەزارەت بکرابەیە بەڵام قەدەری کورد وایە و قەدەری نەزانی سیاسەت مەدارانی ئێمە ڕۆژی بەو ڕۆژە بردین ئێمە چ پلانێک دانین بۆ ئازادکردنی ئەو خوشک و برایە زیدیانە یان پلانی ئاشتی یان پلانی سەربازی پلانی سەربازی بە فڕۆکە زەنجەکان گۆردومانی خەستی سێلایەکەی شنگار بکرێ و هێزی ئەزیدی خۆبەخش بچێتە ناو شنگارەوە خاڵی دووەمیان لە ڕووی ئاشتیەوە ئەو وەزە عەرەبانەی کە دەستیان هەبووە لەوانە بە هێزێکی تۆکمەوە بگیرێن خێزانەکانیان منداڵەکانیان وەک بارمتە دەستێژی نەکرێتە سەریان بەڵام وەک بارمتە بۆ ئەوەی بەرامبەرەکە ئازاد بکرێت لەگەڵ ڕێزم بۆتان. سپاس بۆ کاک پۆڵا لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت. ئەمیر لەگەڵماندایە یاخود حەمید لە قەسرۆکەوە ئەم کاتت باش کاک حەمید. کاک حەمید لە قەسرۆکەوە گوێت لێمانە کاک حەمید. سپاس دەکەم فەرموو بەڵێ. زۆر سپاس کاک حەمید. بەڕاستی دوو هۆکارێ بۆ ئازادکردن ئەو خوشتانەی کە لە ئێستا لەدەستی تیرۆریتی داعشداوە من وەکو پێشمەرگەی قساکەم ئەبێ بە ڕۆحێکی فیدایی بۆ بکەن بێ ئەوەی بیر لە هەموو ژیانێک بکەینەوە یا خۆبی دووەم تەقانەوەی فەضل وسلە لە ناوچوونی عەرەبە و کامل بە داعشەوە دبۆیە داوا لە سەرۆکی هەرێم دەکەم ئەو سەکەی کە هاتووە بۆ پێشمەرگە با تۆزیەکە بەبێ فەقانە بۆ ئەوەی پێشمەرگە بە ڕۆحێکی فیدایی هێز باتە سەر ئەو تەرجارە داعشانە و خوشکەکانی هێزبی و ئەوە زیاتر لە دەستیانی زۆر سپاس بۆ تۆڕەکەتانی زۆر سپاس بۆ کاک حەمید سپاس بۆ پەیوەندەکەت. مەریوان لە شارە زۆرەوە ئەم کاتت باش کاک مەریوان. سپاس دەکەین کاک مەریوان سپاس دەکەم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی. بەڵێ دەستخۆشی تەوەرەکەی یەکەم ئەرکی هەموو کوردێکە کە داگۆکی لەو خوشک و برایەت جانیمان بکەین. باشە کەواتە چی بکرێ بۆ ئازادکردنیان کاک مەریوان دەبێت حکوومەتی هەرێم لایەنە پەیوەندیدارەکان چی بکەن؟ لایەنە سیاسیەکان ێگەڵوێزن بەرامبەر دۆسەی برایەت زیدەکانمان خوشکە زیدەکانمان لەبەرەوەی ئەوانە خوشک و برای ئێمەن. پێت وایە بە جینۆساید ناساندنی ڕووداوەکانی شەنگال چ سوودێکی دەبێت بۆ ئەم پرسە کە پرسی ئازادکردنی کچە کوردە ئێزیدیەکانە؟ بە جینۆساید ناساندنی برایەتیەکانمان خوشەکانمان ئەوە ئەرکی شەرسانی حکوومەتی هەرێم و پەرلەمانتارە بەڕێزەکانە سەرۆکی هەرێم من دوو قسەیشمێ بۆ برا بەڕێزەم کە ئەیوت ئێمە دەوڵەتی کوردی چۆن ڕابگەین و چۆن ئێمە بتوانین ئێمە خەومێتێکین کەوا هەموو دنیازانەیە کورد شانازی بە ڕابردووی خۆیەوە کاپڕ لە سەروەریە وەگەلێکین تا ئێستا سیستەمان لێکرێ. بەڵێ کاک مەریوان بەڵێ سپاس بۆ کاک مەریوان لە شارە زۆرەوە سەباح لە هەولێرەوە ئەم کاتت باش کاک سەباح. سپاس دەکەین فەرموو کاک سەباح. بەداخەوە دیار نەیتوانی بەردەوام بێ لەگەڵمان کاک سەباح لە هەولێرەوە یادداریم بتوانێت بەشداری کاتەوە. ساجیدە لە ئاکرێوە ئەم کاتت باش. بەڵێ ئەم کاتت باش باشتر زۆر سپاس دەکەین. چۆنی کاکە باشی؟ زۆر سپاس دەکەین. ناوی دروستی تۆ ساجیدەیە؟ ساجیدە محەممەد. بەڵێ ساجیدە بەڵێ ساجیدە خان لە ئاکرێوە فەرموو بەڵێ. وڵا لەسەر ئەو کچە
ئێزدیەکان بۆ ڕزگاری ناکەن گونا هەندە گرێنەوە وڵات سکمان پێدەستێتنەوە بەڵێ پێشمەرگە بۆ دەهانای ناچیتنەوە پێشمەرگە قەهرەمانەکان بەڵێ ساجدە خان پێشمەرگیان بە هاوکاری بکەنەوە بە دەهانان بچنەوە بە ڕزگاریان کە لە دەستی ئەو کافرانە ئەو داعشانە ئەمە زۆرمان پێخۆشە ئەو کچانە لە دەستی ئەو کافرانە ڕزگاریان کەن ئەلۆ گوێمان لێتە ساجدە خان بەڵێ لەسەر ئەوەیە ئەو کچانە زۆر گوناحن و چونکی ناموس شتێکی گرانە ناموسە ئیسان ناموسی هەبیتن بە هیچ ناخە خواردنی هەبی نە لیباسی هەبیت نە خواردنەوەی هەبیتن چونکی ناموس شتێکی زۆر گرانە بەڵێ زۆر سپاس بۆ بەڵێ ساجدە خان بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ساجدە خان لە ئاکرێوە بەڵێ پەیوەندێکتر لەگەڵماندایە بەڵە بەرەزان دیارە سەوارت بە ئەو پرسانەی کە لەبارەی ئازادکردنی کچە ڕفێدراوەکانی شنگالەوە کرا ئەمە ئەم تەوەری ئێمە باسمان لێوە کردووە ئەمڕۆ کە وتەبێژی وەزارەتی یاخود وتەبێژی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ئاماژەی بۆدا بوو کە دەکرێت لە ڕێگەی دانوستانەوە بتوانێت ئەم کچانە ئازاد بکرێن ئەمە لە کاتێکدا کە وەزیری مافی مرۆڤی عراق ئەوەی ڕاگەیاندووە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا کە محەممەد شیع سوودانیە ئەوەی ڕاگەیان کە 600 کچی کوردی ئێزیدی فرێنراون و ئەم کچانە ڕۆژانە ئەشکەنجە دەدرێن و لە وەک خۆی ئاماژەی پێداوە لە قوتابخانەیەکن بە ناوی ئاسار لە تەلعفەر کە سەر بە پارێزگای نینەوایە جوتیار لەگەڵماندایە لە شارە زوورەوە سڵاوت لێبێ کاک جوتیار فەرموو کاک جوتیار گوێت لێمە بەداخەوە دیارگوێی لە دەنگمان نییە نەوزاد لە کەرکووکەوە ئەم کاتت باش کاک نەوزاد زۆر سپاس فەرموو کاک نەوزاد وڵای کاک شۆنەزار ئێستا من ئەو شەوە لەو منتیقەیە بوایم ئامرخۆ جواب نەمێش سەنگاوای بەسەرانێت چون ئەوان بە ئەمر تەخیان پێکرا و تیانە لایەتەکان بە ئەمر چۆ ڕایان کردو تیان لای سێرەکاتیان بکوژێنەوە باکە دەزانێ ڕاکەن دوایش بەوانی سادا عەندا پەرلەمانێکی ئەم نیمەڕۆی لە کەناڵەکەی ئێوە ئەیوت ئافرەتیان نێفرۆشراوە لە فندق دەینەوە داناونەوەسڵان بە $300 ێ باشە سەرەی کەرە مامولێن دۆلارێکان لە ڕێی مەحافظی موسڵداوێر و چەند دۆستیانی عەلەقەن لە کەسیانی مستەفا لە ڕێوانەوە بیانکردنەوە پارە و بەڕڵایان کەن دوای یعنی سێ تاسە ناتوان شەنگا ڕزیان بکەن هەندی وایە لێ کاکە دوای هەتوکا بڕوا بیگرێ من ئامادە من ئەیگرم بەس خۆم سەد کەسێ بەیگرم یعنی ئەوە خۆیان ئەو بنەکانیان پاک کردووە خۆ دەعەت نەیکردە براکە بۆ ڕایان کرد بۆ دیانێنێت ئەبێ ئەمە خۆی بە ئەمر ئەوان ڕایان کردووە لەخوان و ئەم دیوان ناتوان ڕاگەان خۆ دەست دیوانە مەنتیقە بوونا هەتا مەخموور ئەمە خۆیان ڕایان کرد یا ئەمرا پێکراوە داوای سیارەکانتان بکوژێنەوە و ڕاکەن بەڵێ سپاس بۆ کاک نەوزاد محەممەد لە سلێمانیەوە سڵاوت لێبێ کاک محەممەد کاک محەممەد ئەم کاتت باش گوێت لێمە هەموو کاتێکی دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم سپاس دەکەین فەرموو وەڵام من داوا لە مامۆستا بەڕێزەکانەکە مامۆستا ئاینەکان کە بەرامبەر بە ئەو دێویژدانانە ئەو کافرانە جیهاد ڕابگەێنن چونکە ئەوانە هیچ ڕەحم و بەزەیەکیان بە ئینسانە نایەتەوە ئەو کاتێ دەستیان بڕوا لەوە خراپتریش دەکەن حەقی گەنجانەکەوە تەک هەڵبگرن بەرامبەر بە ئەو مەلعونانە ئەو کافرانە ئیتر تاکەی قبولی بکەین لەوە زیاتر وە دەستخۆشی بەرنامەکەشی لە یەکەم سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە لە فەیسبوکەوە لاوێن ئاری نازەمناوەکەی بە کوردیش نووسیوە کە ئاراس ڕەفیق محەممەدە لە سلێمانیەوە دەڵێت باشترین ڕێگا دانوستانە چونکە چەک لە خۆشی و ناخۆشیدا دوژمنە بە هیوای سەلامەتی بۆ ئەو ئافرەتانە ئەحمەد لە دهۆکەوە ئەم کاتت باش کاک ئەحمەد زۆر سپاس فەرموو کاک ئەحمەد ئەو بابەتا بابەت زۆر گرانە زۆر گرانە قورسەنەوەکی جەنگانە و گشیاکەتانەوەکی تەعویزانەوە کە خەرەبوونکردنە ئەم بابەتە دەبێتن لە ڕێگای تاریکاری ڕێگای عەشایر خاصة عەشایر کە لەعفەر ڕئیس وەزەکان و ئاغاواتەکان
ولا عشائري حجيجي ولا عشائري منطقي دور من دور واتصالي قيادي بكتن في الوقت قال كذا كان وقيبل الحكرات وهذه كار ما نكر دو ايدي اما دوستاني لو قالوا ناكر برجع اما نبتن زور زحمة وانا انتقام فاشينا شوفينينا بس برجع خاصة التلعفر توكي مسؤولة كان يحوان حمي زور تلعفري بين قائد منطقة شنغار تلعفري بين قائد منطقة بانداوا تلعفري بين برجع اما اتصالي بكن بطارة بشخصيات بتن بإنسانيات بتن بابك آزاد هكر برجع جنگ يقريك هي أول يدل زور زحمة دبتن يعني لا بردون بالرخاء يعني جان فدائي بتن بهاي تاري وبفن وباستراتيجية دبتن لسيشار يعني قوات بشتن او رجاي زعما برجاي اظن بسيتي واخذ رجاي عشائري برجاي عشائري كان منطقه زور ممنون بەڵێ سپاس بۆ کاک ئەحمەد لە دووەکەوە محەممەد لە سلێمانیە وەم کاتت باش کاک محەممەد زۆر سپاس سەرم و کاک محەممەد دەستخۆشی بەڕامەکە لێ سپاس دەکەین برای بەڕێز بۆ مەسەلەی ئەو ئافرەتانە پێویستە لە هەموو حیزبە کوردستانیەکە کۆمەڵی چەکداری بەتوانە لەبەرەوەی کورد خاوەنی کۆمەڵی چەکداری جانپیدا و بەتوانایە کۆ بکرێنەوە کە بتوانن هێرشی شوا بکەنە سەریان ئەو ناوچێ هەرچی چۆنە بێ ڕزگاریان ئەگەر نشمێنن ئەو ئافرەتانە مهم وایە لە دەست ئەوان ڕزگاریان مهم وایە هێرشی شوا بکرێ کە بتوانن تۆڵەی ئەو ئافرەتانەیان لێ بکەنەوە ئەمانە نە بە دانوستان نە بە هیچ شتێک نە بە پارە بە هیچ شتێک حەلیان نییە ئەمانە مێشکیان جامە ئەمانە نە ئینسانن نە ئیسلام بەڵێ سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە بەڕێزان سبێنێش لەگەڵتان بەردەوام دەبین هەر لای خۆشی دەبن